ئەنجا تەشبیهی ئینسانی مسلمانی وا کردو کە چاوساغە ئەم چاوساغە چاوی لە کابرایەکە وردە وردە بەرەو چاڵێک گەڕوە بانجیەکە هەڵێ خاڵی جانەوە چاڵێک لە پێش تۆیەکەویتە ناوی دوای کابرا هەرە ڕوا بەردەوام بەرەو چاڵەکە ئەمەڵێ بەخوانەوە کە گوێی لێنەوە بێ با دەنگ بەرزکەمەوە جارێکی کرد جارێککە پێڵێتەوە بە دەنگی بەرزتر دوایڵەنەوە کە کەڕ بێ و گوێی لێ نەبێ ئەچەی گرەی تیجاکەی سوڕێنێ یا لە نزیکەوە پێڵێ دەستی گۆچانەکە دووگرە حتا ئەگەر بە گۆچانەکەشی پێی کێشە ئەم هەر ئامادەیە تەحملی بکا و ئیتیجاهی کابرا بسوڕێنێ بۆی نەکەوێتە چاڵەکەەوە بۆیە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەژێر تەعزیبە لە زیندان لە یەکێ لەو تەعزیبانەی تەڵەن سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ زۆر دەست و قەڵەمێکی زۆر بە ئەدەب و عەفیفی هەبووە کە حتا باسی تەعزیبەکانی خۆی زۆر زۆر کەم نووسیوە مع العلم ئەوانەی تر کە لە زیندان بوون لەگەڵیان و باسی تەعزیبەکانیان نووسن شتێکی باوەڕ نەکراوە هەر وەکو طبعا وەکو هەموو وڵاتێکی تری کە سۆشیالیزمی چۆتە سەر حکمی کرد و پاشان ئەم وڵاتانەی جیهانی سێم و چوارمی متەخەلیفیش بەو شێوەیە لەو کاتەیە کە تەعزیبیان داوە پەمپی هەوایان هێناوە خستویانەتە کۆمیەوە دوای هەوایان کردوتە لەشیەوە هەتا سکی ئاوساوە دوای ئەو کەسانەی تر کە ئەو دەرسی پێوتون هێناویانن لەبەر چاوی خۆی هەمویان ڕیز کردوون وەکو کۆرس چۆن لە وڵاتی منکوبی ئێمەیە سەدام زێڕە هەبوو نەشیدی سەدام زێڕە لە میسریشە نەشیدێکە بوو پیانەوە یا گەمالیە میسال الوەطەنیە بە جەمال عەبدولناصر یعنیان نمونەی نیشتیمان پەروەرێتی ئەم ئەتباعانیان لەژێر زیندان و تەعزیب و بەو هەموو کێم و جەراحەت و ناڕەحەتیەوە هێناوە بە گریانەوە ئەم یا گەمالیا میسال الوەطەنیان پێڵن نەشید و یەکێکیش لە جەلادەکان بە سکی سەید قوتب تەپڵ لێدا ئەوجا سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لەو کاتەیە کە ئەفەرمێ نحن نريد الخير للبشرية مهما آذونا ئێمە خێر و خۆشیمانەوێ بۆ خەڵکی هەرچەند ئازاریشمان پێ بگێنن ئەمە نمونەی چاوی ساغ و نمونەی چاوی کوێرە چونکە ئینسانی مسلمان چاوی لێ و خەڵکە بەرەو چ جەهەنەمێ گەڕۆن لەبەرەوە ناچارە کە سەبریش بگرێ لەسەریان و ئەو سەبرەی کە خوای گەورە باسی پێغەمبەرانی کردووە و نمونەی ئەو هەموو داعی و شەخسیەتە ئیسلامیانە کە سەبریان گرتووە لە پێناوی ڕاستکردنەوەی غەڵەتی خەڵکیدا